مامۆستاجان ئەو جیازەیە بوو کەوا جەنابەت ڕۆڵێکی زۆر باشتە بوو لە باسکردنی خەڵکی و هەندانی خەڵکیکەوە ئەوە شەریکەی فلیپسە ئەوە قەپێلکەیتی ئەو لە تەسویم دەکرێت بەس ئەوە بە 135 دەفتەری کردرا 50 دەفتەر مقدمەماندا ئەو سەرقستی یەکەم دەفتەرماندا یەکی چار قستی دووەم دەدەین ئاخیری ساڵ 20 دەفتەری کە دەدەین ینی لە خلالی 5 ساڵی پارەکان هەموو دەدرێتن حسب ئیتفاقی کردیتمان 135 دەفتەر گەیشتە ئێرە بەڵام کە خستەخانە شتە چیزی کرد و ئەو شتانە چکە ئەو مۆلیدەکەمان لەلابرد زیاتر لە 5 دەفتەری کەشمە مەساریف کردیە لە بۆ تەچیزکردنی ئەو شوێنەی ئەو ئیشەیە ئەو زیاترە لە هەموو کوردستان نییە ئەمە یەکەم خستەخانەیەکە جیهازێک بەو مواسەفاتانە ئەوە یەک لە مەشاکلەکانی چ بوو مامۆستا خەڵک زۆر دەترسێ بستە ناو ئەوە بەرینە ئەوە پێدرێن هەفتایە ئەوەکەی کۆر هەفتای پێدرێن کۆر هەفتا هیچ کەسێک نیتی لە کوردستان هیلیۆن فریە ئەوە کارەبا بژگیژێتەوە تەسیری لێ ناکە هیلیۆمی تێ ناکرێتەوە یعنی وەکو مواسەفات لە هەموو کوردستان ئەمە یەکەم کەسین لە هەموو عێراق سێ زیاد ساعتی عێراق بە هەمووی بۆ چەند عەملیە ینی ئەوە لە بۆ چ بەکاردێتن لە بۆ دیاریکردنی نەخۆشی سەرەتانی بەکاردێتن لەگەر نەخۆشە درێژخایەنەکان ناسووریەکان و لە بۆ نەخۆشەکانی مێشک و بڕبڕی پێش زۆر ئیسیفادەی هەیە لە بۆ دیاریکردنی نەخۆشی سەرەتانی تشخیصیە و دەشتانی لەگەریشی عینە وەربگیرێتن و بایپسی پێدرێت ینی شتێکی زۆر زۆر قوتی کەهربایی چەند ئەوە بۆ ئیشکا ئەوە هیلیۆن فریە ینی قوتی کارەبایکی باشی دەوێتن وەکو ئیشکردن بەڵام مشکلەی هیلیۆمەکەی دەبی کارەبا 24 ساعتی بەڵام ئەو ئەگەر هیلیۆن فریە ئەگەر کارباش بگژێتەوە تەسیری تێ ناکاتن ئێمەکەیدا ئەمەدرێ بەتەوە ئەوە ئیشاءالله لە کۆتایی مانجی دوو دەست بە ئیش دەکات بە پشتوانی خی گەورەوە خەریکی نەسبکردنی ئێوەش مفەکە هەر کەسێکی کەوا پشکی هەبوو لەم خێرە گەورەدا و نەوعیەدا ئەویش خی گەورە پشکی بە هەشی بەرکەوێت ئەوە مولکی خستەخانەش نیە مولکی سندوقی خێریە یعنی وەکو مولکەن هی سندوقی خێریە سندوقی خێری خستەخانەی بەکرێ گرتیە نسبەتی داتی مقابلی ئەوەی کە ئەو شوێنەی داتی لە خستەخانەی یعنی وەکو داهاتێک دەبیتە سەدەقەتجاری و ئیشاءالله لە بۆ فەقیران ئیسفاد و داشکاندنی تایبەت دەکرێت لە بۆ خستەخانەی نانەکەلی لە بۆ هیوای لە بۆ ئاواتی لە بۆ ئەوانەی کە سەرەتانینە یعنی تشخیصکردنی سەرەتانیەکان دیارمەتی دەرێکی باش دەبی لە بۆوان خی گەورە بەرەکەتی تێبخەوە ئێوەش مەفەقا و برادەران و خوشکبراکانی زیاتر خێرخواز بن و هەوڵی قبول قیامەتیان بدەن و خزمەتی عیبادی ویلات کەن بمشە پێشکەوتوانە بەڕاستی چونکە میلەت ڕۆژ بە ڕۆژ ژگەی ئەشێوێ و ملەوەتە بێ و بەبی تاری نەخۆشی و دەردەکان زۆرتر زیاترە بن جابێ بەم شێوە ڕێگان لێ بگرین و یا بەلەی کەمەوە ڕێژەکەی کەمکەینەوە خوا مەفەقتەنکە خی گەورە خێری هەموو خێرخوازان بنووسیت و خی گەورە ڕۆڵین گۆش بەرز بنرخێنیت لە بۆ هەندانی خەڵکی لە بۆ ئەو ئیشە جوانانە میهرەبانی دڵسۆزی و لێزانی